سەڵاتان لەبێت بینەرانی زاری کرمانجی دیارە لە سەرەتای ئەم هەفتەیەدا چەند ڕۆژ لەمەوبەر لە ئیدارەی سۆران تیمی فێریای جاگوار لە سلەیمانی بەشداری کرد لە پاڵەوانێتی نێودەوڵەتی MMA. لەو پێشبڕکێدا گەنجێکی سۆران توانی پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق بەدەست بێنێت بۆ مەبەستە سەردانی هۆڵی لەشدوانیەوانمان کرد بۆی لە نزیکەوە ئاگاداری کار و چالاکیەکان و باس لەو پێشبڕکەیە بکەین. لە سەرەتادا لەگەڵ بەڕێزراوە بەخشی کە براوەی ئەم یاریە بوو لەسەر ئاستی عێراق دەمانەوێت گفتوگۆ لەگەڵ بکەن. سڵاوتێ بێ پیرۆزبایت لە یەکەن مەوسەر. سلام سپاس دەکەین بەخێر بن لەوە بەسەرکردنەوەش و زۆر سپاسان دەکەن لێرەوە سپاسان دەکەین کە ماوەی زۆر هاوکار بوون لە ڕووی تۆڕە کۆمەڵێتەکانەوەکەوە هاوکارێکی باشتان کردین لە بڵاوکردنەوەی و هەروەها ناسانی ئەو یاریزانانە چونکە بەڕاستی ئەو دەبێتە هۆی ئەوەی کە خەڵکی زیاتر و کەسایەتی زیاتر و لە بۆ هونەرەدا بکەن. سواز بۆەوەش ڕەواگەر بکرێ باس لەو پێشبڕکەیە بکەێت کە لەسەر ئاستی عێراق پلەی یەکەمت بەدەستێنا لە کێشەی 7 کیلۆ لەو کاتەیدا کە سەرکەوتن بەدەستێنا هەستت بەچی دەکرد؟ واللهی بەڕاستی هەستێکی خۆش لەو کاتەدا چونکە لەو پاڵەوانێت سەر ئاستی سێ وڵاتان بوو هەم وڵات ئێران و کوردستان و عێراق بەشداریان تێدا کرد و کە یەکەم جارشم بەشداری بکەم لە توڵەی پرۆفشناڵدا کە سەرکەوتن بەدەستێنا و هەروەها کە بۆ یەکەم جار بوو ڕێکۆردێکی جیهانی تۆمارکەم لێرەدا هەستێک زۆر دڵخۆش بووم. الحەمدلله ئینشاءالله بتوانین لە داهاتووشدا ئەنجامی خۆش باشتر و دڵخۆشتر بەدەست بێنین. پێشتر ئامادەکاریتان کردبوو چەند ڕاهێنانتان کردو ماوەی ڕاهێنانەکانتان چەند بوو؟ بەڵێ پێشتری ئاگادارکرێنەوە کەم یاریە دەکرێتن لە شاری سلێمانی و هەروەها ئێمە لە زۆر دەستین بە ئامادەکاری کردەوە تقریبا بۆ ماوەی 2 مانگ تاوەکو 3 مانگ ئامادەکاریێکی زۆر باشمان کرد بۆم یاریە. الحەمدلله ماندیبوونەکەشمان بە فیڕۆنەس و ئەنجامی باشمان بەدەستێنە. چۆن بوو هەستت کرد چۆن ڕوت کردە ئەو یاری و ئەو حەزی خۆت بوو یاخود شتێکی تر لە ئارەدا بوو؟ واللهی لە سەرەتادا ئەم یاریە حەزی خۆم بوو لە ساڵی 2016 هاتمەوە یاریە و هەڵبژاردننی ئەم یاریەش سەرەتا بەهۆی ڤیدیۆکانی ڕاستی زانی مامۆستا پشتیوانەوە بوو و دواتر پاڵەوانەکانی تر کە بەشداری ئەم زۆرە یاریان کرد بوو کە ڤیدیۆکانم دێت حەزم چۆم یاری الحەمدلله دو ساڵی 2016 دەستمان پێ کرد و تاوەکو ئێستاش بەردەوامین الحەمدلله تاوەکو ئێستا بەردەوامین و ئەنجامی باشمان هەیە. لە ئێستادا هۆڵی تایبەت بە خۆت هەیە چەند قوتابیت هەیە لەو هۆڵە؟ واللهی ماوەیەکی کەمە ئەو هۆڵەمان کردوتەوە لە ئێستادا قوتابی من نزیکەی 2 قوتابیمان هەیە بەس الحەمدلله ڕۆژ بە ڕۆژ یاریزان و قوتابی زیاتر ڕوو لە هونەرە دەکاتن. واتە حەز هەیە بۆ ئەو یاریە؟ بەتاکید کە یاریز یعنی کە خەڵک ئەم ڤیدیۆانە دەبینیت و هەروەها ئەم پۆستانە دەبینیت و زیاتر حەزیان لە یاریەکەدا دەبێتن. چ داواکاریەکت هەیە لە ئیدارەی سەربەخۆی سۆران چۆن هاوکاریتان بکات چۆن پشگیریتان دەکات؟ والله من هەموو کاتێکش لە تۆڕە کۆمەڵێتەکاندا ئەو لێمان لە ئیدارەی سۆران هەیە کە زیاتر گرنگی بە وەرزشی تۆپی پێ دەدەن و ڕاستی وەرزشە تاکەکان لە ئێستادا لە جیهانشدا بەرەو پێشتنێکی زۆر بەخۆبینیەوە یعنی خەڵک زیاتر ئەو ئێستا ئەوەندەی وەرزشی تاکەکان لە جیهان دەناسراوە وەرزشی تۆپی بەو شێوەیە نییە. زاداوەکارن لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەر لە ڕێگای دەستگای زاری کرمانجیەوە یارمەتی تاکەکان بداتن و یارمەتی ئەو یاریزانانە بداتن لە شاری سۆران بۆ ئەوەی ئەنجامی باش دڵخۆشتر بەدەست بێنن چونکە الحەمدلله یاریزانی زۆر باشمان هەیە لە ئیدارەی سۆران بەڵام یاریزانمان هەیە لەوانەیە ئەو ئیمکانیەتی نەبی کە بەشداری بتوڵەکانی دەرەوە بکاتن بۆیە ئەوەی لەسەر ئیدارەی سەربەخۆی سۆرانەکەوە یارمەتی ئەو یاریزانانە بداتن چونکە پاڵەوانی زۆر باشمان هەیە لەم شارەدا. بەڵێ ڕەوا تۆ سەرڕای ئەو وەرزشە تۆ قوتابی زانکۆی سۆرانی ئەم سەرکەوتنە دەستکەوتێکیش بۆوان ئەوان چۆن دەستخۆشیان لە تو کرد چۆن پێشوازیان لێ کرد؟ وەڵای هەرچەند بەخۆ قوتابی خۆناغی چارەمی بەشی بەڕێوەبردننی کارم لە زانکۆی سۆراندا و بەڕێوەبەری ڕاگەیاندنی زانکۆی سۆران دکتۆر هۆشنگدارە لێرەوە دەمێت سوپاسی بکەم کەوا پیرۆزبایەکی گەرمی لێکردم هەروەها جەنابیشان لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە پۆستێکی میدانا و دەستخۆشی لێکردم ئینشاءالله مە بێتە هۆی ئەوەی کەوا قوتابی زانکۆی سۆرانش لە پاڵ خوێندنەکەیدا گرنگی زیاتر بە وەرزشانەش بداتن و هەوڵ بدەن بێنە ناو بواری وەرزشەوە. زۆر سپاس بۆ تۆڕەوە دووبارە هیوای سەرکەوتن بۆ خوازین دەمانەوێت لەگەڵ مامۆستا پشتیوانش ئەگەر ئەرک نەبێ یارمەتیمان بدەیت سەڵاو لێ مامۆستا پشتیوان دووبارە پیرۆزبای لێوەش دەکەین. سڵاو لە جەنابی زۆر سپاستان دەکەم بەخێری بەسەر چاوم. زۆر سپاس بۆ مامۆستا پشتیوان لەو ڕۆژەی کە لەوێ ئامادە بووی لەو کاتێک کە بینیت ڕەوا سەرکەوتنی بەدەستهێنا ئەمە چه هەستێکی بۆ تۆ دروست کرد؟ ڕاستی هەستێکی زۆر خۆشە کە مادیبوونێکی زۆر ماکرد یعنی هەوڵدانێکی زۆر مادیبوونێکی زۆر قوربانیی زۆرماندا نمونە لە مارێک گلەیمانی دەکرات دیگە سە ڕۆژە ڕۆیشتیەوە ینی لە ماڵ منداڵی لە دەوام بە دوورکەتینەوە کەمەک لە قاعی بە دوورکەتینەوە هەمومان فشارەکەمانە سەری بوو بتوڵەکەی مامۆستاڕەوەی لە برادەرەکان دیکە زەخمتر بوو چکە ڕێکۆردێکی جیهانیە بەڕاستی لە هەموو دنیا بە هەند وەردەگیرێتن الحەمدوللا مادیبوونەکەمان بە فیڕۆنەوەش لە خوای بەزیادی
ماوسە پشتیوان ئێوە یەکەم جار بوو بەشداری لەو پاڵەوانێتی بکەن؟ یەکەم زارمان نییە بەشداری دەکەین بەڵام یەکەم زارمانە یاریزانی پرۆفشناڵمانە بیت کات بەداخەوە مامۆستاڕەوە ئەوە چەندی جارە خۆی ئامادە دەکاتن زانکۆ ڕێگر بوو یان دووزارە بەڕێزەیە ئەوە چی پێ دەرێن تازە شتیان هاتە کاتی بتوڵەکان خۆمە ئامادە دەکرد دەچینە دەرێش لە هەمان کاتی بتوڵەی 2021 لە ئەومان هەبوو بولغاریا بەداخەوەیشمان لە دەستدا زۆر پاڵەوانتی گەورەمان لە دەستدا بەزی شاڵە لەمە پاش هەڵی کام دەدەین کە بچینە قیمەی لەخۆی چۆنێک بتوانیتان لە کۆتایدا سەرکەوتنێکی گەورە تۆمار بکەن ئەلحەمدوللا سەرکەوتنێکی باشمان تۆمار کرد مادیبنێکی زۆریشمان کرد بەڕاستی مامۆستا پشتیوان لە سۆران تا چەند خواست لەسەر ئەو یاری هەیە ئایا ئێوە ڕۆژانە ئەوانەی داواکاری هەیە بۆ ئەوەی بن لێرە فێری ئەو یاریە بن فێرکردنەکەی چۆنە لای ئێوە بەێ وەڵا ڕۆژانە ساڵی بە ساڵی باشتر دەبێت حقت کەمە یەکەم زاری مامۆستاڕەوە دەزانین ئەمە ئەو کلاسەماندانش کە بیداەتی لە کلا کۆنفۆکلاسیشی دەستمان پێ کرد لە کۆنفۆکلاسیشی ئەوەکمە کلاسەکمان زیاد کرد یەکەم جار ڕخنەی زۆرمان لێ جاست عادەتەن هێلار هەر شتێک لە دایک دەبیتن زاری زۆر ڕخنەشی زۆری لێ دەژیرێتن بەز ئەلحەمدوللا بەردەوام بووین هەتاکۆ نەتیجەی دات خەڵکی کە زۆر شارەزایی لە قانونەکانی گەمەکەی نییە ئەو گەمە پێدەگوترێت گەمەکی عردی ینی 1970 تاکو هەشتای بەس گەمەکە لە عردیە ینی کەسەکە بتوانانی کەسی بەرامبەری کۆنتترۆل کە نانەکە بەخۆی نەکەیت و عردی چکە زۆرترین یاریزان کە لە هەولێرات مەسەرەن دۆڕانەوەی تێبینیم کرد هۆکارەکەی بوو گەمەی عردیان نەدەزانی ئەرگەمەی مەسەرەن کیک و بۆکسەکەیان دەزان کی بۆکسیان نازانی لە بەنی زۆرنیان دۆڕان یەکێک لە قوتابیەکانتان پێم وایە بانگهێشتی عێراق کرا بۆ ئەویش هەر یەکەم بووە کاک چاوەڕێ خۆشبەختانە ئەو لە ئەمەجێر بوو چکە مامۆستاڕەوە پرۆفشنال بۆ ئەو چەند ستایلێکە سیمی پرۆشمانەیە ئەمەجێرشمان ئەو ئێمەجێرە لە بۆ ئەوی بکە پاڵەوانەتیشی ئەو لەسەر ئاستی وەزنی دیاریکرێ ئەوە شادەکەی کاک چاوەڕەیە لە 52 کیلۆیی بەشداری کردبوو لێرکوانە نووسرایە لە ئەوەی یەکەمە لەسەر ئاستی عراقی کاک چاوەڕێ سەدرەدین بووە یاریزانی منتەخەبی عراق بەڕاستیش هەولێر بۆ زەخماتی خۆی هاتبوو یاریزانێکی نەچە منتەخەبی عراقی ئەمە بۆ ئیمکانێتی کەمەی و لەو شارسکە گزبەکەی توانیمان یاریزان منتەخەبی عراق و زایدە ماوەستا ڕاشکە لە پرۆفشناڵی بەلحەمدولillah نەتیجەهینە و کاگوڵات ئەویش نەتیجەی هینە بەڵام ئەو لە مابەینی هەردووچیان بوو نە ئێمەجەر بوو نە ئەوەش بوو پرۆفشناڵ بوو مامۆستا پشتیوان ئەم بردنەوەیە لە بەشداریکردنتان لەم پێشبڕکەیە چی بە ئێوە بەو یاریزانە نەدەبەخشێت بەخۆی ئەوەی کەما پێمان دەبەخشی دەزانی ئاسمانە چەندرا چونکە ئینسان نازانین لە چ ئاستەشیدا تاکو نەستە دەری کە چۆ دەرهێن لە دەزانی ئاستی کووە بەرنامە چیشەیە ینی خی گەوردە فەرمێ فەمەن شاء منکم ئەن یتەقەدەم ئەو یتەئەخەر کەسێک حەز دەکات بەرەو لەنگۆ بە هەنگاوێک بەرە پێشەوە بڕای هەنگاوێک بڕێتەوە دووە زاکە دەچێت ناو پێش بڕشەیەکێت و دە هەنگاوەک سوێ پێشەوە یعنی ئەگەر بردنەوەشت هەبوو نورنا عەلا نور ینی بەڕاستی ڕووناچی لەسەر ڕووناچیدا دێتن بەڵام ئەگەر هەر لە شوێنی بستان یاریزانەکانی سۆران بەڕاستی زۆرینیان مردینە ینی فقط ئەوەی مەیە قایمێ دەچی بەشداری بتوڵی نەجەف و بەغدا و کەرکووک و سلێمانی و هەولێر لە شوێنە چەبی بتوڵەشی پرۆفشناڵ بیتن نەک لە هەموو بتوڵەشی بەشداری بکەین دەچین لێمە دەچینە دەرێ چونکە یاریزان کە چۆ دەرێ بەڕاستی تەمەعی زیاتر دەبیت چاوی بە خەڵکە چونکە تێکردبوونی ئەو یاریزانە بەڕاستی زۆر شتی بە یاریزانەکان دەبەخشیتن نمونە کەسێکی ئیران دیتن ئەمە لە نێزیکۆت ئەزمموی تەمەشا دەکەین تەمەشای ئەزمموی دەکەین ئەنی زۆر گرنگە لە بۆ یاریزانە شتێنی منافەسەکی شەریفانەش دروست دەبی دەمێ ئەم لەوی باشتر بووم یان مەسەلەن ئەوزارە یاریزانە کات بۆ ئەڵمانی بوو بەشداری تێداکردنی یاریزانەکانی مەسەلەن عێراق ئێستا عێراق لەخوای بە زیاد یاریزانی زۆر باشیە بە کوردەکانیشەوە مامۆستا لەو کاتێک کە لە ناو یاریگاکە کۆتای بە یاریەکە هات لەو کاتەڕەوە هەر بانگی تۆیە کرد دڵخۆشەکەی وا بوو هەر ناوی تۆیە هێنا سەرکەوتنەکە بۆ ئێوە بوو تۆ هەستت بەچی کرد لەو کاتێدا بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو چکەمە لەگە مامۆستا ڕەوای تەمەنەکە پێکەوینە ئەنی بەڕاستی ڕۆژێک و دنیا
ئەمە خەم زۆر لەوی دەخوارد ئەوە هەر جارێک خۆمان لێ بتوڵەکی ئازر دەکرد جارێک زانکۆ دەبۆ بەربەست جارێک لە دەچوینە دەرێ ئەو جارە کۆس پشکەمانداتە پێشێ بەڕاستی چەند جاری بخۆی ئازر کرد بوو ئەو دەرفەتانی هەم لە دەستدا بوو خەڵکەشی دیکەش داهات کە دەچوت مەسەرەن شتێکی چۆکەی دەکرد خۆی زۆرگە ئەم دەمو کاکە تو زۆر گەورەی وەرە خۆت نیشاندا جا بەڕاستی ئەو جار هەموو وەکەمان خۆتە فۆکسەکەمان یەخسۆسە مامۆستاڕەوەی بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو پێشی یاریەکەی بەڕاستی پەنجەی زۆر خراپی لە چاومدا خەریک چاوم کۆرەوی یعنی باوەڕ بکە لە دیار یاریەکەی چاومی زعیبی نەبوو یعنی ئەوەندە چووکە بە ئیشتیاق و تەماشای یاریەکەم دەکردوانە چاوم لە ئەو نما بوو ئازاری چاوی نما بوو هەتاکو ڕۆژ نەدەرێ کە یاریەکەی خلاص بووانە دوای گوتم کاکەم چاوم کۆی ئەرە لەعنی بەڕاستی سڕکەر بوو یعنی کە بەو نەتیجە ئەلحەمدە چکە سێ ڕاند بوو مامۆستاڕەوە هەر سێ ڕاندەکانی بردەوە ئەین نەک ڕاندەک چکە بەڕاستی ئەوە زۆر گرنگە یاریزانێک هەر سێ ڕاندەکان باتەوە ینی ئەوە لە لوتکەیە هیچ بینیەوە دەکرد براوە بێتڕەوە 100% چکە پێشەوەی بستە یاریەکە گوتم یاریەکەت بردیتەوە بەرنامەکە یاریماندا و خێراشمان کرد و بەرامبەر لەسەر ستایلێکی گەمەی دەکا ئەمە لەسەر ستایلێکی گەمەی بکەین نقطە زۆعفیمان دیاری کرد بوو لە چێندەرا جارێک ئەوەی ئەم دەم گوت دەنجشم هەر چەند دەکات و بەس باش ئەو ڕۆژ دەنگم دەگەیشتەوی ئەلحەمدولیلا زۆر باش ئاگای لە من بوو کۆنتترۆل یاریزانەکەش زۆر باشی لە عەردی دەکرد حەزمان لێ گفتوگۆ لەگەڵەوە بەردەوام بێ بەڵام با دوا پرسیارەوە بێ کە گەڕانەوە ئایا هەڵوێستی ئیدارەی سۆران بۆ پێشوازیکردن و دەستخۆشی ئێوە چی بووە تا چەند توانیان پشگیریتان بکەن ئایا ماوەی چەند ڕۆژێکە کە 5-6 ڕۆژێکە گەڕاونەتەوە هەڵوێستی ئەوان چۆن بوو چونکە بردنەوەکە بۆ ئیدارەی سۆران بوو سەرکەوتنێکی گەورە بوو وەڵاهی بەداخەوە هەتاکو ئێساکەی لەگەدابی هیچ کەسێک ناتە سەخت ئەمە بە خودی شخصی خۆم چاملوینە ئیدارەی دەست ئاوکارێکی مادی لە بۆم بکاتن چ مادی چ معنی لە بۆم زۆر گرنگ نییە چکە ئێستا گەیشتمە تەمەنێکی و ئەلحەمدولیلا لەوەی دامە و پێویستم بە یارمەتیدان هیچ کەسێکی نییە بەڵام چەندین یاریزان لەو هۆڵەیدا هەیە ئیمکانێتی ئەوەی نییە بێتە دەری یعنی مامۆستا ڕەوای ئاگای لێبوو ئیمکانێتی ئەوەی نەبوو بەس پارەی بتوڵەکەی بداتن پارەی و تێلی بداتن يعني بيام زور سيري أهم باري زبالة عالية توبي بي سرف ذاكرتنا حتى إذا توبي بي تواني يقري كوديز يعني تومار بكاتن. وتخرجي كان شهر لسر خوتانا أبو بجداري كن لو ياري. همو إلى سر خومانا أول كون دقي يارزاني خرجي أول شينيا لبوي ونارم كبرين والله أمن يارمتيم ده. بس دبوي درم إدارة بسر خوي ده بيتوا برز جوزار اليوم دربو أما تسمى دربوتيان كاكا وكاري وجودا كين مجودم كاكا بطولي هي كوريام هي. شادەکەم هەیە فلان بیوان ئەو تیاد ئەنی باوەڕکە شێوازەکی ناوی محەممەد بوو بەڕێزێک بوو ڕێزمێ لە بۆی بەڵامەچنێ شوێنی ئیە پۆستەی نەبوو هەستم دەکرد ئیسیزای بەرامبەر بە من دەکرد ئەمە ناتم لە بۆی دەرۆزەی لە بەرامبەر بکەم فقط پاڵەوانێکی گەورەی دیارە ئێستا ئەمریکا بەو گەورەتی خۆی ئێتیمام لە ئۆلۆمپیاتەکاندا ئێتیمام بە هونەر تاچەکان دەداتن هەموو ساڵش ئەو لەگەر سینی هۆر ساڵانە زۆرترین ملوانکەی ئاڵتونی دەبنەوە جا هیوادارم سۆرانیش نمونەی وانە وەرگریتن لێرپانە تەطبیقی کاتن چکە بەڕاستی ئەوانە ئێستا لە نووت لە دوتکەینە با ئەمەش تاولوانکەی بستنە دوتکەیت تەنها دنیا تۆپی پێ نییە زۆر سپاس بۆ ئێوە بە ڕێز مامۆستا پشتیوان و کاک ڕەوابەخشی براوەی سەراستی عێراق دووبارە مەش پیرۆزبایتان لێ دەکەنەوە دەستکەوتە مەزنە بۆ ئیدارەی سۆرانیش بوو ئەوەی بینیتان دیمانەیەک بوو لەگەڵ هەردوو بە ڕێز مامۆستا پشتیوان و ڕەوابەخشی دوای بردنەوەیان یاخود بەشداریکردنیان لە پاڵەوانێتی نێودەوڵەتی MMI لە شاری سلێمانی کە توانیان سەرکەوتنێکی گەورە بۆ سنووری ئیدارەی سۆران بەدەست بێنن